سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین بۆ کێشەی ژمارەیەکی زۆر لە خێزانەکان لە نێو گەڕەکەکانی هەرێمی کوردستان کە کێشەی کەم ئاویان هەیە یاخود کێشەی نەبوونی ئاویان هەیە. ئەمانە کۆمەڵک خێزانن کە ماڵیان لەم گەڕەکەی یەکێک لە گەڕەکانی هەولێر پێی دەگوترێت فەرمانبەران و چەند گەڕەکەیەکی دیکەی هەولێر و بێگومان لە سلێمانی لە دوهۆک لە شار و شارۆچکەکان کێشەی کەماوی لە وەرزی هاویندا سەر هەڵدەدات. بابزانین کێشەکانیان بە چ شێوەیەکە؟ ئایا لایەنە بەرپرسەکان بە تایبەت بەڕێوەبەراتی ئاو لە نێو هەرێمی کوردستان چەندە بە دەمداواکاری و کێشە و گرفتی ئەوانەوە چوونە؟ کاکە سڵاوتان لێبێت. چەندە بێ ئاون؟ ئێوە هەر تەلەفۆن دەکەن دەڵێن بێ ئاوین. چەندە بێ ئاون؟ برای بەڕێزم پێشەشی بەخێر بێن سەر چاوم. زۆر سوپاس. طبعا ئەمە هەموو ساری تقریبی ئەوە 4 سارە بەردەوام ئەوە دووبارە دەبیتەوە. 4 ساڵە. 4 ساڵە. کێشەکەتان بۆ 4 ساڵە حەل نابی. لە چ کاتێک ڕوودەدا و کێشەکەمان لە مانجی 5ەوە دەست پێ دەکا هەتاکو هاوین دەچی. مانجی 5؟ مانجی 5 تاکو هاوین بە صافی دەچی. یعنی هەتا مانجیدا بێ ئاون. تقریبی هەتا دا. بۆ چییە؟ کێشە چییە کاکە؟ بۆ ئەوەندەمانگە خۆشتەکە لەش دەست پێ دەکەەوە جارە دوو جار نیە ئەو ماوەی 4 ساڵ ئەو 3 ساڵی ڕێکە دەستەکە مەدیر دایرێ ئاوی 3 ساڵە سەرداین دەکەین بە شادە و کاکی سماعیدە بیریان لۆری ناین کە بیرمان لێدە نازم واستایەکە چۆ بوو بیرەکان بردیتە ئەو بەری ئێستامە بێ ئاوین لەو گەڕەکە لە 3 ڕۆژ جارێک ئاومان دەداتێ لە گەڕەشی تەنیشتمان بۆ ڕێکیان پەڕاندی و کردیانە برابەش دەگە ئێمە یعنی دەبتە 6 ڕۆژ جارێک 6 ڕۆژ زارێک ئێمە جلو بەش بمارداکەن 6 ڕۆژ زارێک ئاوتان لێ جەمات 6 ڕۆژ زارێک دە ڕۆژە ئاو هەر ناتیە چونکە لە 6 ڕۆژ جارێک سەرەکە 3 ڕۆژ جارێک لە ڕەمەزانی ئەومان نهات لە ڕەمەزانی مالی بکانێ باشە چۆن دەژین کاکە چۆن بێ ئاو بۆ گەرمایە مۆبەڕیدە ئاوی دەوێت قاپ ئاوی دەوێت جل ئاوی دەوێت تەماشاکە بەردام بەتەنکەری دەکردن هەر بەتەنکەری بکڕە بەتەنکەر بکڕە تاکە دەکرێت لەخۆ زای وەزعەکە ئەو ڕکوە لە ڕوودارایەوە خەڵک ئەوم بێپارێ خەڵک مناڵنی ئای بشوە ئەم بەخۆم جلو بەژە بمارداکەن بە چەند دەکرێتەوە تەنچی سەر شمالە پێش دەکەێت ئەگە قەناعات ئێستا دێمە لای تۆ باشە زۆر باشە دوو تەنچی پڕ دەکەین بە 15,000 زار و 20,000 ئاوەکەش ساف نییە 10,000 نییە کورە بەشی 3 ڕۆژمان دەکات ئەزە بەس بەڕەزیلیش باشە پێم بڵێ ئەو کێشەی ئێوە ئەوەندە گەورەیە ینی بەڕێبەراتی ئاو نەتوانێت چارەسەری بکە چییە مەوزوع ئەو منتیقە بێ ئاوە بۆ ڕێئاوی لێ نییە چییە سوالەگە دایری ئاوێ دەکەم حافەریم 4 سارە ئەو کێشەی ئەو دوو کۆرانە پێ حەل نەکرا 4 سارە معدل هەموو هاوینان ئەوە کێشەیتی وەچە هەموو مەتخانە چارە سەر کرد کە دەچەند چ دەڵێن دەرێن بە سەر چاو لێژێ دەنێرین و مهندسەکی دەنێری مهندس دێتەوە شا دەکا و دەڕاتەوە باشە کاکە پێم بڵێ لێرە ئەگە بمانەوێت چارەسەری بکەن خۆ ئێستا یەکێک لە ئێوە شارەزایە وەنیە وەرە پێشەوە بمانەوێت چارەسەری بکەن بیری لێ بدرێ بۆ ڕێڕاکێشێت ئەرێ وەڵە بیرمان دەوێت ئەرە بیرە چینێمانە لێرە لێدێ ئەوەتە بیرە چند لەو زاوێ لێنایە بە 185 زۆرە ئەو زاوی ئێرە چێ لێداوە خێرخواز دەیدا خێرخواز دەیداوە ئەرێ وەڵە ئەوانش کێشەی ئاویا ئەرێ وەڵە یعنی ئێستا بۆ چاوەڕێ دەکەن خێرخوازێک بێ بیرتان وای لێ هاتووە ئەدی حکوومەت ئەدی بەڕێوەبەراتی ئاو چوونە لای چ دەڵێ کاکەوان جوابمان نادەنەوە چۆن جوابداتان جوابمان ناداتەوە چوونە لای وەزارەتی تەلەفۆنیان بۆ دەکەی دەرێ کاکە سبێنی وەرە سبێنێ دەچینەوێت دەرێت دەوام نییە مانجێ چەند تەنچی ئاوی وا دەکەن بەخوای ئەگە بکرین لەوانەیە مانجە 15 ڕۆژێک ناڕۆژەکە پێویستان پێی طبعا هەرموو بەڕیدا هەرمووماگەلی بەخوای یەک ماگونیوە لە مارێ من جلک نەشورەیە نەخێر دەبە مەمارێ خەزورم دەبە مەمارێ ولازام دەبە مەمارێ برایەکەم وەزەتان خراپە زۆر کاکی سایەق زەحمەت نەبیت ئەوەی تۆیە بازارت چۆنە بازار باشە تەنچێکی ئاو بە چەند دەیری تۆ تەنچێکی هات بە 3,000 لە کووران پڕ دەکەین دوو تانچی بە 15,000 جار هەیە بەگە ماڵەکە فەقیر بێ تانچی بە 5,000 لیان یعنی توش خاتریان دەگەری باشە پێم بڵێ لە کەیەکەوە کارە دەکەین بەخوای بە 2000 و تقریبا 11 هاوین بۆ تو خێر و بەرەکەتە ئەو سێ مانگەیشمان خێر و بەرەکەت لە چ گەڕەکێکە ئاوی وڵای لە گەڕەکان زیاتر لە چ گەڕەکە پێم بڵێ فەرمانبەران ئامر لیواکان بڵێن ئێرە فەرمانبەران ئامر لیواکان بێرکۆتی نوێ 21 گوڵان 21 گوڵان هەواڵە نەمێژە بێ ئاون لە مێژەری هەموو ساڵ لە مانجی تقریبا 5 6 دەست پێ دەکات دەست پێ ئاڕەوەڵە تەنچیەک تۆ
هەموو جارێ پڕ دەکەی لە گەڕەکەکان بەڵێ ئارێوەڵا بە تەلەفۆنە فەقیری تێدایە ئەکید ئارێوەڵا هەیە ماڵ هەیە جارێ ئەم داواتێ پارم لێوە نەگرت نەی بووە کەمی ئاو زۆربەی هەرە زۆری هەرچەندە بۆ پیاوەکان کێشیانەیە بەردەوام پیاوەکان تەلەفۆن دەکەن دەڵێن کاکە ئاومان نییە کابانەکانمان کێشەمان بۆ دروست دەکەن نازانین چۆن سەری منداڵەکانمان بشۆین زلیان بشۆین ئاوی خواردنەوە تەنانە زۆر جار دەڵێ کەمە لە ماڵمان ئەمانە کابانن معاناتەکی زۆریان هەیە هەر لە دوورەوە هاوار دەکەن دەڵێ کاکە 3 مانگە ئاومانی چەند مانگە ئاوت نییە 3 مانگە ئاومنی ئۆتە پیاوە مرد هەندی ئای بە تەنکەران بچێشتەوە سوکەری هەیە فەوتە ینی شەو و ڕۆژیشی پیاوەکە دابینکردنیەوە ئەدی ئیش و کەسابەت ئیش و کەسابەت مالوچێ بەس ئاومە هەبێت خنکارەتەنم بەو گەرمای بەبێ ئاوی کاکە سخوا قبول دەکە ئەومەتیقەوا بێ ئاو باشە ئەتو ئێستا دایە تو هەست دەکەم ینی لە ناختەوە تووڕێی نەچێکن ئەو بەڕێوە بەرێ برێ کاکی برا تو ماڵی خۆت قبول دەکا بێ ئاوبی پێت نەگۆتێ بە بەرپرسیاو چویان نەچووی ئەم پێم نەکریا بچم زەڵام چوینە سەلامی مە هەموو چوینە باشە تو چ دەرەی دایە تۆ ئەو دەبێ ئەو دەبانە چی ئەو دەبانە ئەو دەبانە ئەوە دەبێ ئای خواردنەوەیەوە ئای خواردنەوەی چ بکەیت ئای خواردنەوە ئێستا لۆم و بەڕی دەشتی چ دەکەی هیچ ناکەن ئەوەندە ئاوەمانەیە ئێستا ئەوەندە ئەوە کڕیتت یان کورە چوینە لە مەحەلەکان کە هینایتمان تەمەشای کە بزانە من زەخە تەمەشاکە چار قوفل ماتێ خستووە لێرە تەمەشاکە ها لێرە بە سەدێکی لێرە ئاوی بە دەبان دەینین لێرە تێدەکەن لێرە ئەی ئاوی ڕێیسی دەگرینەوە چار قوفل بۆ مزەکە چار قوفلی هەبی لە ماڵەکی ئەزمەیە مشکلی هەزمەیە کاکە ها سۆندەشی لەوەی دەکەیداینەوەی ڕا بە سەدێک باشە بەس تخوا لە یەک قات لە 100 مەتری دوو عائیلەینە باشە واللهی بە باللای بەتیلای من دارم هەموو سوڵتانە لە گەرمان دێنە خوارێ لەبێ موبەرەدەییان خوا ئاگای لێیە باشە مردین فەوتان ئەگەوەتان لێ هاتووە خانی خۆتان لەبەر چاو بکەوی ئەرێ وەڵڵا سعاتیشم بەتە دائیرەی برێت چەند پارە هاتەوە 150,000 دینار پارەی ئاوی هاتەوە سعاتم وا لە دائیرەیە تو نال دەڵێ ئاوم نایە کاکەوە پارەکە بە هەوای دەسوڕێ ئەلعام بڕۆ ئاو نیە بڕۆ سعات دەسوڕێ کامەران ئاوەکەش سافرێ بەخوا ئاوی بخواردنەوەی لە مارکێتان دەکردن خوا دەزانی یان تەماشا ئەوەکەی دەکەی بێز نایەتم ئەو ئاوی تەنکەر دەینیتن بەخوای بێز نایەتەمە هەرخۆش پێ بشوی ئاوی دەکردین بە پارە بەخوای هێچ خوا قبول دەکا لەم گەڕەکە کە پێی دەگوترێت فەرمانبەران ئامرلیوە وەکو خۆیان باسیەوە دەکەن نزیکەی 200 ماڵ بێ ئاوە کابانەکان دەڵێن ڕەوشمان زۆر خراپە هەفتەی جارێک دەتوانین منداڵمان بشوێن ئەویش نەک لە ماڵی خۆیان دەچنە میوانداری هەر کەسێک لە ماڵە خزمێک منداڵە جوانەکانیان دەشۆن کە لەم هاوینە گەرمەدا ینی بمانەوە نەمانەوێت کارەساتە منداڵێک هەفتەی جارێک خۆی بشوەوە دەشڵێ زۆربەی جار موبەڕیدەکانمان دەکوژێنینەوە لە بێ ئاوی بەڵام ئەوەی کە سەرنجمنی ڕاکێشە لەگەڵ ئەوەی کە ئەو گەڕەکە بێ ئاوە بەڵام سەوزایی دەبینم باخچە دەبینم هەر یەکێک حەدیقەیەکی هەیە کاکە ئێوە دەڵێن بێ ئاوین بەس ئەو باخچە گەورانە بە چ ینی ئاو دەدەن ئێوە والله بەتەنکەرێکردنی کامەران بەڕێ وڵات دەکردن 3 دقی بە 5,000 ئارێ وڵڵا یعنی ناچاری هەم بۆ ماڵ هەم بۆ ئارێ وڵڵا هەم بۆ سەربانی هەم بۆ حەدیق دڵت نایە حەدیقەکە دووش وەرە چۆن دڵم تێمە گەرەکمان حکومەت یارمەتیمان بەشم سەوزایی بکەین سەوزایی بکەین یعنی پارەی ئەوە شاتۆتە سەر ئارێ وڵڵا هەموویان بە پارە دەکەن 5,000 دینار بخرید و حەدیقەکە 5,000 دینار باشە حەدیقە وشک بۆ لە بێ ئاوی لێرە ئەرێ وڵڵا هیچ بۆ ئەلێکوانە وشک بۆەوە کەوا لە بێ ئاوی وش لە بێ ئاوی فەرمووت سەیرکەوە هەموویان بەس خۆرە خەڵکێکی زۆر پەیوەندیمان پێوە دەکات کە دەڵێ لە گەڕەکەکەی ئێمە ئاو نییە یاخود ئاو کەم دێ ئێمە هەوڵمان داوە بە پێی توانە ئەو گەڕەکانە بەسەر بکەینەوە کە زۆرترین کێشەی کەمی ئاویان هەیە ئەمە گەڕەکی بێرکۆتە لە سنووری پارێزگای هەولێر بە هەمان شێوە خەڵکێکی زۆر وەکو دەبینن ژن منداڵ پیا و بە ساڵاتچوو هەمووی وەستاون باز لە کێشەی کەمی ئاو دەکەن پێشتر تەلەفۆنیان بۆ من کردووە دەڵێن کاکە وەڵڵاهی چوینە لای بەرپرسەکانی ئاو لە وەزارەتی شارەوانی یەکیان دەڵێ 8 ساڵە و کێشە هەیە هەر دەڵێن ئەو ساڵ چا دەکەین نا ساڵە چی دیکە ئەو مانگە ئەو مانگەنە
بابزین کێشەکانیان چی حەز دەکەم لەم دایە حاجیەوە دەست پێ بکەم دایە حاجی تۆ هەر ئێمە دیت بە پەلە هاتووی وتە کێشەی ئەومانەیە قسە دەکەم کێشەکەتان چە ساڵە هەیە کێشەکەمان تقریبان ئەوە چەند سارە لێ بکانە ئەو قەومە هەر بێ ئاون بێ ئاو بێ ئاون بێ کارەبای هیچ ئاو نایە ئاو نایە شەو ڕۆژەمە لە دیار ئاوینە یعنی لە دیار حەنەفیەکە لە دیار حەنەفی وەڵڵاهی بڕوایە تێ کورسێکم دانە ئەو هەدرم بەس بزانم برقی ئاوێ بێ ئەم خێرەکە هیچ چەند دەبێ ئاوتان نییە وەڵڵاهی تقریبان یعنی هەر نییە لەوەتی بوارەوە ئەمن ئاوم نەدیکە لە مارەکەی خۆم بەس دەمارانەکە ڕامچش باشە بەو هاوینەی بەو هاوینەی ئەمن بەس کڕیتم کە پلەی گەرمی نزیکەی پەنجایە چ دەکەن لە بێ ئاوی وەڵڵا دەکڕین دەکڕن بەک دەکڕین بەخۆ لە تەنکەرە بە چەندی دەکڕن وەڵڵا تانچی بە 6,000 بە 7,000 بە 8,000 باشە ئاوی زۆر دەکڕن ئەرێوەڵە کاکە دەبی ماجێ چەند جار ئاوی وەڵا بیستنی دەوی بکردنە کاسبکەرمانەیە پیاوم نەخۆشە بەخوا یەک ئیشمان ینی باغی خڕەکەین و باغا باغی خڕەکە ینی خەمی بێئیشی لەلایەک خەمی ئاویش لەلایەک حاشش لەلایەک چیانیان زۆر گرانترە بێ ئاویەکە لە هەمووی ئاویەکە لامی مشکلەترا بێ ئاویەکە ناخۆشە قاپی کو دەشوی قابە وەڵە بە ڕەزیلی دەشوە چار بەرمی بە 30,000 دەکڕم چار بەرمی بەشی چەندت دەکا هەدی باشە سەر شوشتن منداڵ شوشتن زل شوشتن چ دەکەنەوە کرێتی وەزا خراپە ئێوە کێشتان ینی کابانەکان دەڵێ کێشی کەماویمانەیە بۆ سەردانی حکوومەتتان نەکردووە بەڕێوەبەر دیارنی هیچ دیار نییە هیچ دیار نیە فەرمە تەماشاکە بیست دەبەم دانا بیست دەبەم دانا دوو ڕۆژارە ئاوی دەکەم بە دەبەی ئاودادنی ئارێ بەخوای هەر نایەش منداڵ دەبی واجب باشە لە بێرکۆ چەند ماڵی لێە حاجی ئەتو زۆر درت پڕ بوو چەند ماڵی لێیە وەڵام بلێ بچەند لێ زۆر لێ ئەوکەیرە ئەمە تقریبا 200 مار دەبین بێ ئاوی بێ ئاون لە 15 لە 15 هەتا 20 کیلۆ ئاو نادەنەوە لە 15 حاجی دەڵێ زیاتر لە 200 ماڵین زیاتر لە 200 ماڵین لێرە لە 15 ئاومان دەبڕێ ئاو نابینین لە حەنەفیە هەتا 20 پاشە ناو دێت پێ سارە لێرم بۆ بێ ئاو دەبن بۆ بێ ئاو دەبن وەڵاوەندە مراجعەتی دایرەی لەبەر چ پێشتر ئاو هەیە دواتر نامینێ مەسەلە چییە؟ ئەمە کە هاتم لە 2015 یەک سار ڕۆژێک ناڕۆژێک ئاویان داینێ لە پاشان نما بەرنادەنەوە چێ بەرنادەن ڕۆژی دەدەق نافتێ یازە دەقا ڕۆژێک ناڕۆژێک یا دەدەقی بەرەدەنەوە دەسیندرێت ئاولۆنیە درێ ناتانگاتێ کەسی پێش یادرێن بەریدەنەوە سەرەوە پێرێ ئاویان بە تاوی بەردابەوە باوەڕ بکە ئەوە تا خوارە دەبشت عدالت نیە عدالت قفلە یعنی میراوە ئێستا چارەسەری ئەو گەڕەکەی بێرکۆت بەس یەک دقیق چارەسەری گەڕەکی بێرکۆت لە لێدانی بیرە یان لە قفلەکەیە لە قفلەکەیە نازانم عایدی چێ دەگرتەوە لە چێ قفلەکەمارکەتانەیە دەستکاری دەکەم باشە بە چۆن دەکرێت جیاوازی لەگەر لە گەڕەکێک بۆ گەڕەکێکتکە بکرێت مراقیبەکە بەرپسیارە بە یعنی بەڕاستی باشە کەوایە ئێوە چەندین ساڵە و کێشەتان لێرەما ئاوی دەکەن ئاوی دەکەن لەمە لەسەر جارێ حکومەتان کەی دابین کرد بۆ ئاوی حکومەت دابینی من ئاوارامە لە جژنێ حتا ئیستا والله 195,000 من ئەو کڕیە. ئەمە گەڕێکێکی دیکەی شاری هەولێرە گەڕێکی کارێزانە لێرە ژمارێک لە هاوڵاتیان پەیوەندیان پێوە کردم دەڵێن لە گەڕەکەکەی ئێمە ئاو نییە چەند ساڵەیەوە بیاو کاکە پێششتی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین برای بەڕێزی برامەوە نزیکەی خۆی لە 10 ساڵیدا هەموو هاوینان ئەوە عاریمەیەت بەس هاوینانە چەندین جار مراجعی گوتم کاکە گیان ئاومان نییە ئەمە سێمانجی هاوینێ بە ئاوی دەنارین گوتی باشە من چارەتان و دەکەم لەگەر ئاو نییە کاتەبرام ئاوەکە بەخۆی چیە لێرەکوانە ئەو خەرگەوە عول دەدا ئەو مارن هەموو کرێتی زۆر بە زۆرەوە ئاوی دەکڕم بەخۆی ئەو مافرات بەخۆی ئاگای لێە ئاوی دەکڕم ئەرە وەڵای ئەوم کڕێ بەخۆم کرێتی ئاو نییە بۆڕی ئاوی ڕئیسرانە برام ئاوەکەی ڕاشە بەس ئاوەکە نییە هەموو سارەوە وەزعمانە دووبارەی ناشێ
یعنی سەردانیش دەکەن هەر چارە سەردانش هیچ چارە ناکرێت باشە لێرە کو چارە سەر دەبی بۆ نمونە حکوومەت ئێستا بەرپرسان لە دایرەی ئاو ینی چۆن چارە سەر ئەلێ بگەنە سەمەکە چار سەرابی ئەلێرا بیری دەوێت حدیقەیە کاکامەران عفوکە مافرات حدیقەیە سێ بۆ ڕادشالو ئاوی دەرێ مەزرعەیە لە بەرامبەر خۆری هەریت عیلاجێک شتێک نەبی کاکە ناکری نا وڵی خەڵکەکیش زۆر هەزار کەس بێ ئەوە بە قورعان 4 فەرع 5 فەرع ئەگە بێ ئەو نەبوو ئاوی ئێرە لەسەر چێ بیرە دەرێم ئیفرازە بەس ئیفرازەکەیان گەڕەکە چکە پایانداتی گەشکە گوتم آخر ئەوە یەک دەقە بەس لەوەسە لەوەی آخر یەک دەقە چۆن بەڵگە هەیە لەسەر ئەو قسەی نو ئاوتی ئیمەنای گۆ ئاوتان نایە هیچ نایە باشە کاکە کێشەکە دەزانیت چۆن چارە سەر دەکرێت ئەگەر بتانی مدیری ئاوێ یان ئەو کۆمپانیە 24 نەک 8 سعات ئاوی هەیە یان ئۆتەی خەتی بۆ ڕیوەمان لەگەر ئەوە دۆ تێکەکاتیان لەو بەری بیری سەر بەخۆی سەر بەخۆیە ئەوە ئێستا هەبزانێت یەک جادەمان چەند مەترتان ما بینە لەگەڵ 500 مەترێک دەبساوایە بۆ ڕێک لێرە ڕابچێش هەر بۆ ڕێکە بینی لەگەیرەکە کاکە ئەو بەری دیتێ و بەری زادەی 15 مەتری فەرقا 24 ساعت ئاوی دێ دەپڕیەوە بەرەی ئاو نییە کەوایە چارەسەرکردنی ئاسانە ئاسانە ئەوەی ئەگەر ئەو 6 ساعت 12 ساعت ئاوی ئێرە مامە دەنێ بەڕاستی مشکلی کەس نامێنێت هیچ مشکلی چەند مەترێک بۆ ڕی بەخۆم تقریبان 5 ڕۆژان خێزان بەخۆ بە مندار و نارتۆ مارە بابی یعنی لەبەرەوەی کە ئاو بەس ئاو نەبوو یعنی لە مبەردەیەکەم ئەگەر لە مبەردەیەکەم احتیاجی یعنی ئیزنم نەدەدانەوە ئەوەش مارێ برامە مارێ براشم 6 ڕۆژ خێزانی خۆی مار و منداری کەوای ئێوە بەس خانی بە ناوخانی ئەمن لەبێ ئاوی بچۆتان لە پێرەوە باگی 5,000 ئەمانچکم لێتە خانی بە 7 دلاری کڕیا بە قورعان وە دەزام خوش داینەیە ئەوە 13 ڕۆژە ئاوم نایە پێت برێم خانیم لە پێش چاوکەتیە ئەگە خانێک ئاوی نەبی بەیەک فلسی بەکەلگنای یەک پێدا ئارێ وەڵە 7 دلارم پێدایە خانیەکەش لەبەر چاویشم کەتیە کاک پێرێ بە دوو قسەی ئەمەی بەڕێ کرد بەرێ بە دوو قسەی گوتی سبینێ دەتان بە سبینێ هیچ ئەمە گوتمان چاوەڕمان لە چاومان لە دەکتەوەی کاک دکتۆر قسەی کرد کاک دکتۆر گوتی شتەکتان لۆ دەکەین ئەگە و شتەکمان لۆ بکات زۆر باشە بابزان مەعاناتی کابانەکان چێ ئێوە لەگەڵ ئەو وەزاتان چۆنە بێ ئاوێ سەلامەت بی پاستە ڕۆژ چۆن ئیدارە دەکەن منداڵ چۆن دەشۆن قاپ و قاچاق 16 سارم لێرە والله ئەومان نیمە عمری مندارەکان لێرەمە بێ ئەون ئەی قاپی چۆن دەشۆن منداڵ چۆن دەشۆن نایێت کێشەشی گەورەیە لە ناو ماڵێ کێشێ هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی دانیشتوانی زیاد دەبێت بێگومان خزمەتگوزاریەکانیش لەسەردام و دەستگا و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر زیاتر دەبێت بەپێی ئامارەکان نزیکەی 3 ملیۆن مرۆڤ لە هەولێر دەژێت بێگومان ئەو هەموو خەڵکە پێویستی بە کارەبایە پێویستی بە ئاوی ڕۆژانەیە بەشێکی زۆر لە گەڕەکەکان کێشەی ئاویان نییە پێشتر قسە لەسەر ئەوە کراوە کە هەولێر بەڕاستی ئەوەندە ئیشی بۆ کراوە لە ئیفرازەکان کە کێشەی ئاوی نەمینێ بەڵام لە هەندێک حاڵەتیشدا وەکو لەم بەرنامەیە بینیتان لە هەندێک گەڕێک ئاو نییە یاخود ئاو زۆر بە کەمی دێ کاگاری بەڕێوەبەری ئاوی هەولێرە دەمانەوێت کێشە و گەڕەکانە بخینە بەردەمی کاگاری سڵاوت لێبێت ئێمە بەپی ینی توانای خۆمان کاتی بەرنامەکە توانیمان 3 گەڕێک لە هەولێر هەڵبژێرین و نمونەی 3 گەڕێک کێشەکەی بخینە بەردەم بەڕێستان ینی گەڕێک هەیە دەڵێ کاکە بەس ڕێگەمان پێ بدەن بیرێک لێ بدەن کێشەکەمان چارەسەر دەبێت ئێوە ڕێگا نادەن بیر لێ بدرێ تەنانەت لە هەندێک شوێن خێرخواز بیری لێداوە بە نسبەت بابەتی بیر لێدان لە دەرەوەی شەقامی 120 تاکو ئێستا ئەمە پلانێکمان هەیە تەقدیمیش کرایە پرۆژەی ئاوی هەولێر چارە پرۆژەی ئاوی هەولێر چار بەقەدەر هەرسێ پرۆژەکە و ئەو 1160 بیرە هەیە ئامانجیمە لەوەی کەەوە داخستنی تەواوی بیرەکانە چووکە بەڕاستی ئاوی لە 2015 عقد کرایە لە 2019 بیدایەتەکەی دیزاینەکەی تەواو بوو ئەپروڤش کرا ئێستا کە ئێمە تەنها ئینتزاری ئەوەی دەکەین بابەتی دابینکردنی بودجە
ئەوە لە بابەتی یەک دقە تخوا ینی ئافرەتێک ئەوە ئێستا 2 مانگ 3 مانگە قەترێک ئاوی ناتوە تۆ باسی ئیفرازی سێ بۆ بکەی دەڵێ کاکەەوە باسی چی دەکا من ئاو نییە لە ماڵم دەست ماڵە خزما سەری خۆم دەشۆم باشە چارەسەرێکتان هەیە بۆ ئەو کێشانەی کە لە هەندێک گەڕەکە پڕکردنەوەی ئەو بابەتانە مەسەرەی بیرلێدانە بیرلێدان لە ئەو شوێنانە کو چۆنە ینی ڕێکارەکانی یەکەم شت بە جێرەی ستاندرات و بە جێرەی ئەو قوانینێ هەیە کە لە بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان دەرچووە دەبی هەر بیرێک لەگە بیرێک 400 بەلایانی کەمی 500 متر لە یەکدری دووربی لە حوزی شاری هەولێر ئەمە لە هەندێک شوێن ئیسtisنایشمان بۆ کرایە هەتا 350 متریشمان هەیە و ئیسtisنای تایبەتریشمان هەیە کارێزان چارەسەرتان بەێ کارێزان وەکو باست کرد ئەوە کێشەی چەند سار نییە ئەوەی نێزی کۆمپانی ئەوە تەنها ئەو سارەکە بەهۆی ئەوەی کەوا کێشەیەک لەوانەیە لە پمپەکەی هەبیتن کەمێک ئاوی پمپەکەی زیاد کردبیتن لەو ماوەیە داوا کرایە و دانرایە لە پلانمان پمپەکەی بگۆڕدرێتن سەری دەکەن ئەوەوە لە دوینە و چەندین زاریش ینی چوینە پمپەکەیان ماتۆ ڕشتەکانیان دەرهینایە فحس کرایە کە فعلەن لەگە ئەو داتای پێشووتر یەکەم جار کە ئیشی کردیا نێزیی سەدەن چارەسەری دەکەن سەبارەت بەو گەڕەکەی کە لە بنەسڵاوە نێزیکە گەڕکی بێرکۆت بێرکۆت بابەتی بێرکۆت شتشی تایبەتە بێرکۆت کە گەڕک بێرکۆتی نوێ هەموو تۆڕی ئاوی بۆ دانراوە بیرەکانیان 5 بیریان هەیە هێڵی ئیفراز مەداینی بەران ئەوەی کە تەسیری لە بێرکۆتی کردیا ئەو زەویانی کە لە هەشتی حەسارۆک هەمووی ڕێپێدانیان درایتێ و خانووە دروستکردیە کە ژمارەیان نوێژی 250 هەتا 300 ما دەبیتن زەختیان هاوێشتە سەر ئەو تۆڕانە ئەمە چەندی زیاد دەکەین لەوێندە ژمارەیان زیاد دەبێتن وا دەکرێتن کەوا کێشیان و دروستبی ئێستاکە ئەوڕۆکە وا کار دەکرێتن لەوێندە دوێنێ کارکرا لەوێنێت بۆ زیادکردنی مەزدەڕەکانیان بۆ چارەسەرکردن شێوەی تەکنیکی هێڵەکان لە یەکدری دەکەنەوە زیاتر قفلدادەندرێت لە بۆ ئەوەی مودەکان کەمتر کرێتەوە بەرەم بە چڕێکی زیاتر ئەو بچیتن بۆ شێوەش چارەسەرتان لایە ئەمە ڕۆژانە کار دەکەین و چارەسەرکردنی ئەو شوێنانەکە کامەران بەرام بەڵامشەکە گەڵێ خەڵک بێزارە بەخۆ لەو گەڕەکانە ینی منداڵ هەیە دەڵێ هەفتەیەکە ئەو بە خۆمدا نەکردو یان خۆم نەشوشتو بابەتشکە ئەوەیە ئەوانی کەوا دەبینی زۆر کێشەکانیان مەسەن گرفتار نۆشتانە ئەمە تانکەرمان هەیە توانیتمان بە واستەی سێ تانکەرمان هەیە و چەند تانکەرمان بینیمان تانکەر بە پارەخە هاوڵاتی دێکڕێ بەرمیلێک بە 500 یەک لە تانکەرەکان دەڵێ چەند گەڕەکێک من هاوینانیشم زۆر باشە ئەو بە پارە دەفرێت بە دڵنیاییەوە لەوانی مەکانی ما یان تانکەرەکانی بە هەمووی ڕانەگاتن بۆیە هاوڵاتی دەبینی لێرە و لەوێندەر بەداخەوە ینی دەچن بە تانکەر ئاوی دەکڕن ئەمە فەرمانبەرە ئەو شوێنەی کە لە فەرمانبەرە نزیکە ئەویش چەند ماڵێکن بە نسبەت ئامر لیواکان کە بەشی سەرەوەی فەرمانبەرانە نزیکن لە شەقامی کۆڕنیش ئەو شوێنە پارسال بیرەشان بۆ لێدرا پێرار بیرەشی بۆ لێدرا بەران و هێڵی ئیفرازیان هەبوو بەرام بەهۆی چڕبوونەوەی ژمارەی خانوەکان لەوێندەر کە چەند لە ساری 2002 خانی دروستکردن لێندە پەیدا بووە و تاکو ئێستاش بەردەوامە و دەتوانم بجم سارانە زیاتر لە 200 تا 300 مار لەو شوێنانە زیاد دەکرێتن بۆیە دەبینی لەگەر ئەو پلانانەی ئەمە دادێنین ئەو سارەکە کێشەک چارەسەر دەکرێتن ژماری خانوەکان زیاد دەکاتەوە کاگاری ئەو کێشەی ئاو هەر ماڵێک ئاوی نەبێ ئەوەدانی نییە چی دەکەن ئێوە بۆ چارەسەریان ئەگە بین باسی گرفتەکان بکەین ئەو جارە کو چارەسەر دەکرێتن یەکەم شت پێدانی کارەبایەک بە بڕێکی باش لە مدەتێکی باش مەسەرەن ئێستا کارەبا بە شێوەیەکی پچڕ پێویستە بەلایەنی کەمە ئەمە چاردە لە هەندێک شوێن لەوانێ بە 12 ساعت کارەبا لە سەیەکدی چارەسەردی لە هەندێک شوێن لە نێوان 14 تا 16 ساعت بەس نەبڕێتن ئەوە بابەتەکیان بابەتی ئەنی درێژکردنەوە و لابانی چارەسەرتان هەیە بۆ ئەوێ ئەو شوێنانێکە پێمان چارەسەر نەکریان بەڕێوەبەتی کارە باش پێی چارەسەر نەکرێ بەڕاستی ئەمە ناچارین هەنا بۆ مۆریدەی مۆری دەدانم دەڵێن بەرپرسان جێمان لێ ڕناگرن پێیان دەڵێن سبەی چا دەکەین بەڵام دواتر چارەسەر هەندێک هەیە لەوانەیە کاتی دەوێتن بەڕاستی کاکامەران هەندێک تیشکەشەیە لەوانەیە بودجەی پێویستە ئیمکانیاتی ما لەوانەیە ئەمە دە سنووری لە نیتاقەکی محدودی بودجە و کات دەگەڕین یان دەسوڕێنەوە لۆیە دەبینی زۆر هاوڵاتیان کە لە وەختی هاوین تووشی ئەو حالەتە دەبین خەرکێکی زۆر دێتن وە دەکاتن کە بەڕاستی ئەمە نەتانین نە ستافەکەمان پێڕادەگاتن نە ئیمکانیەتی مادیشمان پێڕادەگاتن ئەوەی کە ئەمە کە دەیکەین سارانە بەڕاستی ئێستاکە ئەو چێشانە دروست دەبیتن نەمای ئەو دوومانگەی هەوڵماندایە لە وەختەکانی دیکە لە وەختی شوێنەی چارەسەریەمەکەی بەران ئەوەندەی پێڕادەگەین ئەوەندەمان پێ دەکرێت چکە ئەمە هەم بودجەمان محدودە هەم ستافی هەندەسی و ستافی ئەوانەکە ئیشیش دەکەن محدودە.
کێشەیە و هاوڵاتیانەی کە لە سنووری پارێزگای هەولێر بوون بە تایبەت ئەو گەڕەکانەی کە تاوەکو ئێستا وەکو خۆیان باسییان لێوە دەکرد چەندین ساڵە بێ ئاون گەاندمانە لایەنە بەرپرسەکان بە تایبەت بەڕێوەبەری ئاوی سنووری پارێزگای هەولێر. کێشەکان کێشەی درێژخایەنن بەڵام وەکو هاوڵاتیان باسی لێوە دەکەن چارەسەرەکەی ئاسانە ئەگەر بێت و بەجددی کاری لەسەر بکرێت. بەڵام بەرپرسان لە بەڕێوەبەراتی ئاوی هەولێر لە ئیدارەی پارێزگای هەولێر ڕایەکی دیکەیان هەیە. دەڵێ ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی دانیشتوان لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت لە هەولێر زیاتر دەبێت. لەگەڵ زیادبوونی ڕێژەی دانیشتوان خزمەتگوزاریەکانیش زیاتر دەبێت. بۆ ئەو کێشانێکە ئێمەش خستمانە ڕوو وتیان چارەسەرمان هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا گرفتی بودجە و کاتیشمان هەیە. لەگەڵ ئەوەش دەڵێن سۆز دەدەین کە تەواوی ئەو کێشانە لە داهاتوودا چارەسەر بکەین. ئێمەش لەگەڵ کێشەکان دەمینەینەوە لەکوێ کێشە هەبێ لەوێ دەبین. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.